سڵاو بینەرانی کەناڵی هیوە ئەم کاتان باش بە هیوادارم تەندروستێکی باشتانە بێت. سەرەتا زۆر سوپاسی هاوڕێ ئاسۆ دەوڵەت دەکەین کە لە پشت کۆمپیوتەرەوە هاوکارە لە بەڕێوەبردننی ئەم بەرنامەیە. ئەم جارە میوانێکی ئازیزمانەیە، ئەویش هاوڕێ کاک ئیبراهیم سادق مەلازادە، دکتۆر ئیبراهیم مەلازادە، نووسەر و لێکۆڵەر و مامۆستای زانکۆ. بەخێر بێ کاک ئیبراهیم. ئێمەمان بە ناونیشانی ئەنفال و ئایندەی کوردستانە. سپاس دەکەین کاک عەلیجیان، زۆر سپاس. کاک ئیبراهیم، تۆ پێش ئەوەی بچینە سەر پرسیارەکان، تۆ هەموو شتێک هەر ئەبێتەوە سەر ئەنفال. بۆ شەهادە لەسەر ئەنفال، نووسین هەر لەسەر ئەنفال، هەر بەردەوام لەسەر ئەنفال. بۆ وا بە ئەنفالەوە سەر ئەنفال؟ سەرەتا سڵاوێکی گەرمم بۆ هەموو خەڵکی کوردستان لە هەموو شوێنێک، و سڵاوێکی گەرم بۆ هەموو ڕزگاربوانی شاڵاوەکانی ئەنفال و هەموو ئەو پرۆسانەی کە تایبەتن بە جینۆساید لە هەر چوار پارچەی کوردستان، و هەروەها سڵاو بۆ هەموو ئەو ڕزگاربوانش لە هەموو شوێنێک کە لە جینۆساید دەربازیان بووە. بەڕاستی کاک عەلیجان، مەسەلەی هەموو شتێک برنەوە بۆ سەر ئەنفال دەگەڕێتەوە بۆ هەشتاکان. دێتە بیرم ڕۆژێکیان دەچوون بۆ زانکۆ، ڕەفیقێکمان هەبوو لە بن دیوار دانیشتە بوو زۆر بە عاجزی. ئەمیش پێم گوت بۆ ئاوا بە عاجزی دانیشتویت بەو بەیانیە؟ گوتی ئەی ئاگات لێ نییە لە هەڵەبجە بە کیمیاوی لێدرایەوە و ناوی برادرێکی گوت کە بەڕاستی برادری من نەبوو. گوتی ئەویش چەند ڕۆژە گەڕاوەتەوە، ئەویش هەروە بێ دەنگ و باس و بێ سەر و شوێنە. ئیتر لەوێوە جۆرێک لە ئاشنایەتی دروست بوو لەگەڵ ئەو تاوانەی کە دەوڵەتی عێراق وردە وردە خەریک بوو ئەنجامی دەدا و بە بێگومان بەر لە کیمیابارانی هەڵەبجە ئەو تاوانە دەستی پێکرد بوو، هەر لە مانگی دووەوە دەستی پێکرد بوو. بەڵام بە حکمی ئەوەی کە کەمتر ڕاگەیاندن بە وەکو ئێستانە بوو، تەلەڤیزیۆن تەنها کەناڵەکانی دەوڵەتی عێراق بوو، ئیتر دەبوایە بە شێوازی زۆر تایبەت دەنگ و باسەکان ببیستی. ئەمن بەر لەو کاتە هەندێک دەنگ و باسی کیمیابارانی دۆڵی بالیسان و ئەو ناوسانم بیستە بوو. بەڵام ئەو ڕۆژەی کە ئەو برادەرە بەو شێوەیە باسی کرد، زۆر کاریگەری لێ کردم. ئیتر ئەم ڕۆژە تقریبەن دەرسمان هەر بۆ نەخوێندرا، وازمان هینا گەڕاینەوە ماڵەوە. ئیتر لەوێەوە ئەو مەسەلەیە لای من بوو بە ناخۆشیە کلێنێک لە دڵم، هەمیشە هەر بیرم لێ کردەوە. لەبەرەوە ئەو بیرکردنەوە بەردەوام بوو هەتا دوای ڕاپەڕینیش، و لەوێەوە دەستم بە نووسینی ڕۆمانێک کرد تایبەت بە و تاوانانی شاڵاوەکانی دێنە سەر ڕۆمان. بە هەیانی سەرەتا بێت ڕۆمانێک کتێبە لەسەر ئەنفال، وە کتێبێکشت ئامادەیە بۆ چاپکردن بە زمانی ئینگلیزی لەسەر ئەنفال. دیارە زۆر گرنگەوەی کەەوە کتێب بەداخەوە ئێمە لە بواری بە تایبەتی بە زمانی ئینگلیزی شتمان زۆر کەمە لەسەر ئەنفال، وە چه کتێب چه فلیم ئەم شتانە کەم کراوە، کەم ئیشی لەسەر کراوە. هەست بە و نەقسا کرێت، زۆریش هەست بە و نەقسا کرێت. ئەوەی هەیە ئەو کتێبەی میدل ئێستۆچە، و ئەویش وەختێک نووسراوە، لە دوایەوە زانیاری زیاتر و بەڵگەنامەی زیاتر و شتی زۆر دوای ئەوە ڕوون بۆتەوە. ینی و سەربارەوەش خۆشی خەلەلێکی تایە، هەست بە کە ئەیخوێن و هەست بە تەحەیزێکی حیزبی و ئەوەی کێ لەگەڵ چ لایەنێک لەگەڵ نووسەرەکەی ڕۆشتیان لەگەڵ ڕێکخراوەکەی بێت مۆرکی خۆی پێوە داوە. ئەوە لە ناو کووردا و عادەتە هەیە. حەزەکەم کورتەیەک لەسەر ئەو کتێبە، ئەوە ڕۆمانەکەت ڕۆمانە کورتەیەک، هەرێکی کورتەیەکیمان بۆ باسکی لەسەر ئەو دوانە. ڕۆمانەکە تقریبەن ڕوانگەیەکی فەنتازیاییە
کۆمەڵێک گەنج و لاو دەگیرێن دوایی ئیتر بە خەیاڵ ئەیان با بۆ بیابانەکانی عێراق و لەوێوە لەگەڵ ئەنفال کراوان دەچنە ئاسمان و دێنەوە سەرزەوی و هێرشیان نەکرێتە سەر و کۆمەڵێک چالاکی ئەکەن و ئیتر گفتوگۆیەک لە بینیان دروستە بێت و دوایە و گەنجانە هەندێکیان ئیعدامەکرێن هەندێکیان دەگەڕێنەوە کوردستان کە دەگەڕێنەوە کوردستان بەسەر شەڕی ناوخۆدا ئەکەون ئەم گەنجانە هی ناوچەیەکن خەڵکی ناوچەیەکن ئەم ناوچەیەش ناوچەی محەڕەمەیە لە بینی پارتی و یەکێتی کە ئەو کاتە شەڕیان بوو لەوێ ئەوان دەچن پەیوەندی بە هەردوو لاوە ئەکەن دەڵێن ئێمە خەڵکی ئەو گوندەین پەیوەندیشمان بە هیچتانەوە نییە ئێمە دەچین ئەو شوێنە ئاوەدانەکەینەوە ینی زۆر ئیتر لەوێوە وەلحاصڵ هەندێک لە چالاکیەکان لەوێ گوندەکە ئاوەدانەکەنەوە و هەندێک لەو پێشمەرگانش کە لەوێ بەرامبەر یەک ڕاوەستاون دێنە لای ئەوانە وردەوردا ها جۆرێک لە یەک بوونەوە و ئاوەدانکردنەوە لەوێوە دەست پێ دەکات مەسەلەکان هەمووی سیمبۆلیکن وەکو سیمبۆلێک بۆ دەرچوون لە ئەنفال و ئاوەدانکردنەوەی کوردستان و قۆناغێکی نوێ لە کوردستان سەبارەت بە کتێبەکە بێگومان کتێبەکە بخۆی لە ئەسڵدا تێزی دکتۆراکەمە ئەمن بەڕاستی کە هاتمە تەبان ماستەرەکەم هەر لەسەر ئەنفالە ماستەرەکەم تایبەتی شاڵاوەکانی ئەنفال لەسەر چۆنیەتی بەکارهێنانی دین یان مۆبیلیزەکردنی دین لە شاڵاوەکانی ئەنفالدا ئەمە تقریباً تەواوی ڕۆژنامەکانی عێراق لەو کاتە لە 85 و 86 و 87 و 88 بە تەواوی هەمویانم کۆنترۆل کردوون و ئیشم لەسەر کردوون لەوێوە زمانی دەوڵەتی عێراق یان حکوومەتی عێراق ڕژێمی ئەو کاتەی عێراق هەمووی بەکار هاتووە بەڵام کە هاتمە سەر دکتۆراکە بێگومان کۆمەڵک بژاردەی دیکەم هەبوون بۆی لەسەریان بنووسم بەڵام چونکە یەکەم ئەرشفێکی زۆرم هەبوو دووەمیش بەڕاستی دەمزانی مەسەلەکە هەر شاڵاوەکانی ئەنفال نییە کە لە کوردستان ڕووی داوە پرۆسەی جینۆساید پرۆسەیەکی فراوانە هەر بە شاڵاوەکانی ئەنفال ئەمن لە کتێبەکەدا ناوم لێناوە دواهەمین چارەسەر کە حکوومەتی عێراق ڕژێمی عێراقی ئەو کاتە ناوی لێ نابوو چارەسەری ئەمنی الحل الأمني بەڵام لەسەر شێوازی دواهەمین چارەسەری هۆلۆکۆست ئەمنیش ناوم لێناوە دواهەمین چارەسەر چونکە لە ئەسڵدا ئەمە دواهەمین چارەسەر بوو بۆ حکوومەتی عێراق دەیویست لە ڕێی ئەم شاڵاوانە ئیتر بە تەواوەتی کۆمەڵگەی کوردی کۆنترۆل بکات و شتێک نەهێڵیت بە ناوی ئیرادەی کورد لە کوردستانی عێراق لەبەرەوە پرۆسەکە لای من ئاسان نەبوو لەکوێوە دەست پێ بکەم و تەنانەت ئەو چوارچێوە تیۆریەش کە دەمویست بیکەم بە چوارچێوەیەکی گشتی بۆ پرۆسەی جینۆساید ئەویش کارێکی ئاسان نەبوو دوایی لە ڕێی سوپەرڤایزەری دووەمم ناسیارەتیم لەگەڵ تیۆریەک پەیدا کرد کە خاوەنەکەی ناوی نۆربێرت ئەلیاسە سۆسیۆلۆگێکی ئەڵمانە بە ئەسڵ جوولەکەیە ئەویش کە سوکاری کاتی خۆی بە تایبەتی دایک و باوکی بەبەر هەڵمەتی هۆلۆکۆست کەوتون لە ئەسڵدا پۆڵەندیە نەک ئەڵمان ئەمە تیۆریەکی هەیە بە ناوی پرۆسەی بە شارستانی کردن بێگومانە من ناسمە ناو وردەکاری تیۆریەکە بەڵام تەمان هەر لە تەنیشت ئەو کتێبەش کە بە ناوی civilizing process پرۆسەی بە شارستانی کردن کتێبێکیشی هەیە بە ناوی ئەڵمانەکان ئەم بە ناوی ئەڵمانەکانە هەر بە تەواوەتی لەسەر ئەو سەرهەڵدانی نازیەکان و هەڵوەشاندنەوەی
هەموو دام و دەستگاکانی کە کاتی خۆی ئەڵمانیای لەسەر دامەزرا بوو گۆڕاندنیان بەرەو ئەفکارەکانی نازیزم. ئەو باسی لەوە کردووە اینجا ئەم پرۆسەی بەرەو نازی ڕۆیشتنی ناوناوە هەڵوەشاندنەوەی بە شارستانی کردن یان لە ناوبردننی بە شارستانی کردن شتێکی لەو جۆرە کا بە ئینگلیزی پێڵێن دیسیڤلایزینگ پرۆسس. ئەمن سوودم لەو چەمکە وەرگرت بێگومان بۆ ئەوەی سوود لەو چەمکەش وەربگرین دەبێت لە خۆیدا لە بنەڕەتدا پرۆسەیەکی بە شارستانی کردن هەبێت. خودی تیۆریەکە ئیش لەسەر 5 سەدە لە مێژووی ئەوروپا دەکات. هەر لە سەدەکانی ناوەڕاستەوە هاتووە باسی دەتوانم بڵێم تەنانەت دەگەڕێتەوە زۆر بۆ دواوەش بۆ هەڵوەشانەوەی ڕۆمانەکان و دابەشبوونی بەڵێ دابەشبوونی وڵاتانی ئەوروپا بۆ کۆمەڵک ینی کۆمەڵک بۆ چ پێڵێن ئیقتاعی کۆمەڵک ئیقتاعی و ئەوانە ئیتر هەمووی دەبن بە چوزانم شار و شوێنی گچکە ناوچەی بچوک بچووک لە بندستی شارە وڵات و ئەوانە ئینجا لەوەوە پرۆسەی دیسانجارێکی تر دەست بەسەر فراوانکردنی ناوچەکانی خۆیان و دروستبوونی مەملەکەت و شانشین و چوزانم نۆبڵ و ئەوانە ئیتر هەتا ئەوروپا بە چەند قۆناغدا تێ ئەپەڕێت هەتا ئەگات بە شێوەی دەوڵەت نەتەوەی کە بە تایبەتی لە سەدەی 19 وردەوردە دەست پێ دەکەن. ئەمن هاتووم لەوەوە باس لە دروستبوونی دەوڵەتی عێراق دەکەم. دەوڵەتی عێراق چۆن دروستە بیت و هاتنی شای عێراق. پرسیارێک لێرەوە پرسیارێک دکتۆر دەڵێ دروستبوونی دەوڵەتی عێراق هاوشێوەی ئەو دەوڵەتانی ئەوروپا بۆیان ئەمە جا لەوێ ئەمن زۆر بەوردی باسم کردووە کە مخابن لە ئەوروپا ئەم دەوڵەتانە لە ڕێی ململانێەوە دروست بوون ینی ململانەیەکی خوێناوی لە نێو پێکاتەکانی ئەوروپا هەتا بەو ڕۆژەی گەیشت کە توانیان هەر یەک ناوچەی خۆیدا ئازاد بکا و ئیتر کۆمەڵک ڕێکەوتنامەی زۆر بە تایبەتیش ڕێکەوتنامەی پەنسیلڤانیا و دوای ئەوانش هەموو ئەتا بەو ڕۆژەی گەیشت بە دەوڵەت نەتەوە. بەڵام ئەم دۆخە نەک لە عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست نەبوو. دوای هەڵوەشانەوەی دەوڵەتی عوسمانی کۆلۆنیالیزم هاتە ناوچەکە و ناوچەکەی بە شێوازی خۆی بە پێی بەرژەوەندیەکان و استراتیژەتی خۆی دابش کرد. ئیتر یەکێک لە وڵاتانی عێراق و دوای سووریا نیە ڕێکەوتنامەی سایکس پیکۆت و ئەوانە لای زۆربەی خوێنەران حتمەن ڕوونە کە چۆن ئەم پرۆسێ دەست پێ دەکاتە تا دامەزراندنی دەوڵەتی عێراق. دەوڵەتی عێراقی تر وەکو پاداشتێک بۆ بنەماڵەی سعودی بریتانیەکان مەلیکی عێراقیان هینا تەمان بیدایەت لە سووریا بوو بە شای دەوڵەتی سووریا دوایی لەوێ فەڕەنسیەکان لایەندا و هینا هاتە عێراق. ئەوجا من باسم لەوە کردووە بیدایەتی دەوڵەتی عێراق چۆن دێت. ئەو مەلیکە کە خەڵک زۆر جار لەوانەیە تێگەیشتنێکی باشیان هەیە بۆ مەلیک بەڵام بە پێچەوانەوە مەلیک بە دوو ڕووی بە دوو ناسنامەی جیاواز هاتە عێراق یەکیان ناسنامەی عروبی دووەمیشیان ناسنامەی سنیزم. ئەم دوو ناسنامە وەکو دوو ڕووی یەکدراو هات عێراقی لەسەر دامەزرا بێگومان لەژێر سەرپەرشتی کۆلۆنیالیزمی بەریتانی. مەلیکی شافەی سەڵ کە هاتە عێراق کۆمەڵک خەڵکی زۆری لەگەڵدا بوو. یەکێک لەوانە کە بە پێغەمبەری عەرەبایەتی دادەندرێت ئەویش ساتە حوسری بوو. ساتە حوسری سەرەتا دەکرێت بە بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەموو عێراق دوایش بۆ ماوەیەک دەبێت بە وەزیری پەروەردەی عێراق. بەڵێ ئەم کابرایە زۆر بە وردی ئیش لەسەر عەرەباندنی پەروەردە دەکات لە عێراق.
بخۆشی هەر تیۆریزانێکی عروبەیە ناسیۆنالیزمی عەرەبیە ئەمە لە لایەک طبعاً دیکەش هەبوون لە لایەکی تر زیاتر لە 700 ئەفسەری عەرەب هی سونەی عەرەب لە ئیستانبوڵەوە گەڕانەوە بۆ عێراق و سوپای عێراق لەسەر بنەمای ئەو ئەفسەرانە دروستکرا. ئەم 700 ئەفسەرە بە پێی ڕوانگەی بەحەنا بەتاتۆ ئەجنە هەندێک نووسەریدی هەن دەڵێن زیاتر لەو ژمارەیە بووە هەتا 1800 ئەفسەریش دەڕوات ئەو کاتێک کە گەڕاونەتەوە عێراق و سوپای عێراقی لەسەر دروست بووە. ئەم ئەفسەرانە زۆرینی هەموو ئەو ئەفسەرانە ناسیۆنالیست بوون، یعنی بە تایبەتیش بەشێک لەوانە تێکەڵ بوون لەگەڵ تورکەلاوەکان و دوایی لەگەڵ ئیتحاد و تەرەقی، یعنی جۆرێک لە شارەزاییان هەبووە پەیوەندیان هەبووە بە طبعاً تورکەلاوەکان دوای شۆڕشی فەڕەنسی کۆمەڵێکیان چوونە پاریس لە ژێر هەڕەشە و گوڕەشە و زوڵمی عەبدولحەمیدی دووەم سوڵتان عەبدولحەمیدی دووەم کە ئەوانەی ڕاوەنە چوونە پاریس، ئەوانە ئاشنایەتیان لەگەڵ شۆڕشی فەڕەنسی و لەگەڵ فەلسەفەی فەڕەنسی و ئەڵمانی پەیدا کرد. بەشێک لەوانە عەرەب بوون، دوای ئەوەش تەمان چەندێکی تریش ڕۆیشتن. ئیتر ئەمانە ئەم عەرەبانەش وردە وردە ئیستیفادەیان لەو دۆخە وەرگرت و تێگەیشتنیان پەیدا کرد لەسەر یەک لەوانە بێگومان دوای ڕوخانی تەوان دوای ڕوخانی عوسمانی دوای شەڕی ئەگەر غەڵەت نەبم لە سەردەمی شەڕیان دوای شەڕ مشێل عەفلەق بوو ئەویش چووە پاریس لەگەڵ سەلاحەدین بێتار و کۆمەڵێک لەوانە، یعنی هەمویان ئەوانە ئاشنایەتیان بە فەلسەفەی فەڕەنسی و ئەڵمانی هەبوو. ئیتر خۆڕێخستنی عەرەبەکان زۆر بە شێوەیەکی ئۆرگەنایزەر، ینی بە شێوەیەکە ڕێکخرا و گەڕانەوە سووریا و گەڕانەوە عێراق و ئیتر ئەوانە پێشتر شۆڕشیان کرد و هاوکاری بەریتانیەکانیان کرد و ئیتر ئەم کاتە ئەم سەردەمێکە بە نسبەت کورد سەردەمێکی زۆر حساسە. مخابن لەو کاتەدا کورد ڕاستە هەندێک خەڵک هەن لە ئیستانبوڵ ڕێکخراوی ئازادی دروستەکەن، هەندێکیان لە ئیتحاد و تەرەقی دوو لەو کەسانە یەکیان پێم وابیت چی جەودەتە نازانم نایم لەبیر نیە ئێستا بەشدارن ئەسڵەن لە ئیتحاد و تەرەقیش، بەڵام مخابن لەبەر کۆمەڵێک هۆکار ئێستا کاتی ئەوە نییە مەبچینە ناوە وردەکاریە ناتوانن ئەو کاریگەریە دروست بکەن بۆ ئەوەی لەسەر بە تایبەتی لەسەر کۆلۆنیالیستەکان فەڕەنسی و بەریتانیەکان لە سەرەتای دامەزراندنی عێراق. ئیتر پرۆسەی بە دەوڵەتکردن دەوڵەت نەتەوە لە عێراق بەو شێوەیە لەسەر بنەمای ناسیۆنالیزمی عەرەبی دەست پێ دەکات. پرۆسەیەکە ئەفوان دکتۆر، ینی بە قسەی تۆ بێت پرۆسەی دەوڵەتی عێراق بە ناسیۆنالیستکردنی دەوڵەتی عێراق لە سەردەمی مەلەکی هاتووە نەک لە سەردەمی بەعسەوە، لە سەردەمی هەر لە سەرەتاوە لەسەر بناغی پەراوێزخستنی کورد و شیعە دەست پێ دەکات لە سەرەتاوە هەر لە سەرەتاوە. تەنانەت لە 1932 کە بەریتانیەکان ویستیان عێراق تەسلیمی عێراقیەکان دەسلیمی دەسەڵاتی عێراق بکەن و ڕێکەوتنامەیەکیان بەست لەگەڵ عێراق، لەوێوە بەپێی ئەو ڕێکەوتنامەیە دۆخێکی تایبەت بۆ کوردستانی باشوور دانراوە، بەڵام یەک ڕستەش لەو ڕێکەوتنامەیە جێبەجێ نەکرا. یانی ئەگەر یەکێک مەبەستی بێ بگەڕێتەوە سەر گفتوگۆکانی شافەی سەڵ مەسەلەن لە پێشەچی الوەزارات العراقیە هی پێم وابی عەبدولڕەزاق حەسەنیە یان یەکێکترە، ئەو لەوێ باسەکات باسی کورد و شیعە ئەکات، دەڵێ ئەمانە ئەو بە شارستانی نەکراون بە شێوەیەکی زۆر نێگەتیڤ باسییان ئەکات و ینی وەجگەلەوەش هەر ئەو دکتۆر گیان قسەشەکەی مەسەلەی بە شارستانیکردن بۆ چوونێکی باو تەنانە ناو حیزبە سۆشیال دیموکراتەکانی ئەوروپاشە لە کاتی جەنگی جیهانی، ینی بەهانەیان بۆ شەڕی جیهانی یەکەم بۆ بە شارستانیکردنیان داگیرکردنی میسر لەلایەن فەڕەنسیەکانەوە هەمووی
لەو چوارچەوەیە دەخڵای هەموو کارە داگیرکاریەکانی خۆیان لە چوارچەوەی بە شارەسانتیکردنا دەبردە پێشەوە. بەڵێ تەنانەت ئەڵمانەکان ڕقیان لە وشەی سیڤیلایزیشن دەبیتەوە، چونکە بەریتانیەکان و فەڕەنسیەکان ئەو چەمکەیان لە دژی ئەڵمانەکانیش بەکارهێناوە بەرامبەر بەوانیش بەرامبەر بەوانیش. لەبەرەوە ئەگەر بچێ سەر ئەدەبیاتی ئەڵمانی تەماشا دەکەی ئەوان لە جیاتی سیڤیلایزیشن لە جیاتی بە شارستانیکردن کەلچەر بەکاردێنن. کەلچەر یان کولتور لەلای ئەڵمانەکان هەمان معنای سیڤیلایزیشن دەدات، یان بە شارستانیکردن یان ژیار کە چەمکێکە لە کوردیدا بەکاردێت. هەمان ئەو چەمکە هەمان ئەوان بە هیچ جۆرێک سیڤیلایزیشن بە شێوەیەکی زۆر نێگەتیڤ تێگەن، چونکە لە شەڕی جیهانی یەکەم بە تایبەتی لە دژی ئەڵمانەکان بەکارهێنراوە ئەم چەمکە. لەبەرەوە ئەم چەمکە لای ئەوانش لای دەسەڵاتی شاش یان با بڵین دەسەڵاتی شانشینی عراقیش لە دژی کورد و لە دژی شیعاش بەکارهێنراوە، لە دژی تەنانەت تورکەکانیش لە تورکیا دژی کوردەوە هەتا ئێستاش ئەوان کورد هەر بە جڕ و جامشت و بە تورکی چیایی تێگەن. دکتۆر پێش ئەوەی پرۆسی ئەنفال دەست پێ بکات لە مانگی 6 ڕۆژنامەی سەورە باسی 500 دێ ئەکات ڕوخێنراوە بە ناوی حەزارەتکردن و بە شارەسانتیکردن، ینی باسیش ئەوەی بەکارهێناوە. بەڵێ من دەمویست بێمە سەر ئەوە بێگومان بە پرۆسەی جینۆساید بە شێوەیەکی زۆر ورد لە 63 لەگەڵ هاتنی بەعس دەست پێ دەکات. دروستکردنی حرەسی قەومی لە عێراق ئەوانە کە دێن بەرەو کوردستان ڕێک کورد مەبەستە، کورد ئامانجە، دێن بەرەو دەشتەکانی هەولێر و کەرکووک و چوزانم ئەو منتقانە کە دەڵێن ئەحنە بەد و وێن العەدوو، عەدووەکە مەبەستیان کوردە. خۆ ئەو کاتە کوردی فەقیر هیچ نەبووە تێگەی. ئێتر ئەو منتقەیەکی زۆر لەو دەشتی هەولێر داگیرەکەن و ئەوانە و طبعا کوشت و بڕیشەکەن. بەڵێ من کۆمەڵک ئینتەرویوم لەگەڵ کۆمەڵک خەڵکی کە لەو سەردەمە ژیاون و ئاگایان لە هەموو وردەکارەکان هەبووە دیدارم لەگەڵ ساز کردوون، بە زۆر بەوردی باسی ئەو سەردەمە و ئەو ناوچانیان کردووە. اینجا لە باسیەکان بێگومان سەرەتا لە دوای لە 68 کە دێنە سەر حکم بە یەکجاری لاواسترین ئەڵقەی کۆمەڵگەی کوردی کە لێی ترساون ویستویانە لە ناوی بەرن کوردە فەیلەکان بوون. بێگومان حەز دەکەم بزانیت لە زمانی عوسمانیەکان شیعە بەگشتی نەدەبوونە سەربازیان نەدەکرد، یان با بڵێن خۆیان بە عوسمانی نەدەنووسی، بە ناسنامەی عوسمانیان وەرنەدەگرت بۆ ئەوەی سەربازی نەکەن. باوەڕیان لەبەر ئەوەی سنی بوون و ئەو کاتەش سنی بوون و شیعە بوون ڕۆڵی خۆی هەبووە و شیعەش بە شێوەیەکی گشتی پەراوێزخراو بوون لە دەوڵەتی عوسمانی. کوردە فەیلەکانیش هەر بەو شێوە ناسنامەی عوسمانیان وەرنەگرت، بەڵکو ناسنامەی ئێرانیان وەرگرت. بەڵام لەگەڵ دامەزراندنی دەوڵەتی عێراق زۆربەی شیعەکان شیعەی عەرەب هەموو ناسنامەی عێراقیان وەرگرت، بەڵام ناسنامەی عێراقیان بە کوردی فەیلی نەدا. دوایی لە 63 قانونێکیان دەرکرد ئەوەی کە ناسنامەی عێراقی نەبیت پێگەیەک پێڵێن ڕێکارێکی تایبەت لە بەرامبەریان بگیرێتە بەر. لە زۆربەی مافەکان بێبەشکران. ئەوجا چونکە عوسمانیەکان شیعەکانیان پەراوێز خستە بوو، سونەکان لە ئیدارە و سیاست لە عێراق چوونە پێش. لە هەموو دامەزراوەکانی دەوڵەتی عێراق تەنهاش سونە ڕۆڵی خۆیان دەبینی لە ڕووی ئیداری و لە ڕووی سیاسی. تەماشا دەکەی شیعە لەسەر لە ڕووی ئیداری و سیاسی ڕۆڵێکی ئەوتۆیان نییە، بەڵام ئەوان قووەتی خۆیان خستە سەر لایەنی ئابووری، لە بەتایبەتی لایەنی بازرگانی و لە بەغدا بەتایبەتیش کوردە فەیلیەکان ڕۆڵێکی زۆر کاریگەر دەبینن لە ڕووی بازرگانی و ئابووری. اینجا ئەم ڕۆڵە وای کرد کە پشتیوانێکی کاریگەر و سەرەکی بن بۆ بزوتنەوەی سیاسی کورد.
باسیەکان ئەو شتیان باش دەزانی کە کوردی فەیلی پشتیوانن بۆ بزوتنەوەی سیاسی کورد و تەنانەت خەڵکەکی زۆریش لەو گەنجانە دەڕۆیشتن بەرەو بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان لەبەرەوە ئەوان کوردی فەیلیان بە مەترسی ئەزانی بە تایبەتیش کە لە ناو بەغدان و پێکهاتەیەکی گەورن لەبەرەوە بڕیاریاندا کە هەر لە دوای هاتنیان طبعا لە 63 هەڵمەتێکیان لە دژ بەرپاکردن بەڵام زۆر سنووردار بوو کۆمەڵی خەڵکیان لێگرتن دوایی لە 69 ئیتر هەڵمەتەکەیان دەست پێ کرد تا هەفتە خەڵکەکی زۆریان لێگرتن و ژمارەیەکی زۆریان شار بەدەر وڵات بەدەرکردن بەرەو ئێران لە گەڵ شەڕی دەستپێکردنی شەڕی عێراق و ئێران بە تایبەتیش بەر لە شەڕ تەقینەوەیەک لە زانکۆی مستەنسەڕیە ڕوویدا لەو تەقینەوەیە کوردە فەیلیەکان تاوانبارکران لەبەرەوە لە راپۆرتی نۆمی حیزبی بەعز باس لەوە ئەکرێت کە کوردە فەیلیەکان ناویان دێ ئەسڵەن بە خائین ناویان دەینیت ئەمانە بە شەوێکی زۆر خراپ ڕۆڵیان هەبووە لە وەزعی عێراق لەبەرەوە لەوەیەوە بڕیارە درێت کە کۆتایی بە فەیلیەکان بهێنرێت لە هەشتا بە تەواوی دوا هەڵمەتیان کرا سەر و ئەوان کۆتاییان پێهێنرا و ئەوەی کوژرا ئەوەی وڵات بەدەرکرا بەرەو ئێران وڵات بەدەرکرا لەبەرەوە پێکهاتەی فەیلی هەتا ئێستاش خۆیان نەگرتوتەوە لە هەتا ئێستاش ڕێژەیەکی زۆریان ئەسڵەن هەر بێ ناسنامەند لە عێراق هەڵمەتی دووەم کاک عەلی کە زۆر کاریگەر بوو بۆ هەڵوەشاندنەوەی کۆمەلگای کوردی بە تایبەتی ڕاهەندی لادەیی کە زۆر کەم لەلایەن کورد باز دەکرێ و مەترسیەکەی بە کەمتر تەماشا کراوە لە دوای شکستی شۆرش 74 و ئیتر گەڕانەوەی سوپای عێراق بۆ هەموو ناوچەکانی سنووری طبعا ڕێکەوتنامەی جەزائیر دروست بوو و دوای ڕێکەوتنامە ئیتر شۆرشەکە شکستێنە هەر لە ناو ڕێکەوتنامە بەندێک هەیە 20 کیلۆمەتر سنوورەکانی لەگەڵ عێراق و ئێران تا عێراق و تورکیا ئەم سنوورانە هەمووی 15 کیلۆمەتر چۆل بکرێن ئەمە بێگومان دیارە مەرجێک بووە کە هەر حکوومەتی عێراق بەخۆی دایناوە پێشتر پلانیان هەبووە لەوانەیە جۆرێک لە لاساییکردنەوەی پشتێنەی ئەمنی کوردستانی سووریا بێت کە کوردستانی سووریان لە کوردستانی عێراق و کوردستانی تورکیا بە تەواوەتی دابڕی ئەم منتیقەیان هەموو عەرەب ڕێژ کرد یعنی کۆمەڵێک گوندی عەرەبیان لەو منتیقانە چاند و هەموو هەردوو گوند و دوو شارۆچکەش لە کوردستانی سووریا شارۆچکەی عەرەبیان لێ چاندن بەڵام ئەوەی کە لە کوردستانی عێراق ڕوویدا ئەم ناوچەیە بێگومان هەر 20 کیلۆمتر 15 کیلۆمتر نەبوو لە هەندێک شوێن 20 کیلۆمتر و تا 30 و 50 کیلۆمتر تەنانەت ناوچەی گەرمیان و دەشتی کەرکووک و منتقەی زۆری گرتەوە زیاتر لە 4500 گوند لە 77 تا 79 ئەو سەردەما تەقێنرا گوندەکان تەقێنرانەوە و خەڵکەکەی ڕاگوێزرا بۆ ئۆردوگا زۆرملەکان اینجا ئەگەر دقت بدەیت زۆر بە شێوەیەکی ئەم ڕاگواستنە کۆمەڵێک خەسڵەتی زۆر وردی هەن بێگومان لەوانەیە کاتمە نەبێ زۆر بە وردی بچینە ناوی بەڵام هەندێک جار تەماشاکەی خەڵکی یەک گوند ڕانەگوێزراون بۆ یەک شوێن بەڵکو دابش کراون بۆ چەند ئۆردوگای جیاواز بۆ ئەوەی خەڵکی گوندەکانیش لە یەک شوێن کۆنە بنەوە بەڵکو بەش بکرێن لە کۆمەڵێک ئۆردوگای جیاواز ئۆردوگاکان ئەگەر دقت بدەن لە شوێنە استراتیژیەکان دانراون لە نزیک جادە سەرەکیەکان ئەو شوێنانەی کە زیاتر سوپا و هێزە ئەمنیەکانی عێراق توانیویانە کۆنتترۆلی بکەن و دەستیان بەسەر دازاڵ بیت اینجا
لادەکان زۆر دەگمەن بووە ڕێکخراوی حیزبی بەعس بتوانی دەستی بگاتە لادەکان و لەوێ بچن لە گوندەکانی کوردەواری ڕێکخراوی حیزبی بکەنەوە. بەڵام ئەو ئۆردوگانیان دامەزراند هەموو ئەو ئۆردوگانە ڕێکخراوی حیزبی و چەندین ڕێکخراوی جیاواز و ئیتر چوزانم هێزە ئەمنیەکان و کۆمەڵک ڕێوشوێنی زۆر وردیان گرتە بەر. ئەگەر لەوانەیە خەڵکەکە بیت بیریان بێت هەموو ماڵێک تەلەڤیزیۆنیان بەسەردا دابەشکرا. ئەوە لە لادێ بوو هەموو ماڵە تەلەڤیزیۆن لە ئۆردوگانە بوو. نەخێر دابشکردنی تەلەڤیزیۆنەکان لە ئۆردوگاکان بوو کاگالی. نازانم لە هەندێک شوێن لەوانەیە ئەوەش بوو بێت بەڵام لە زۆربەی شوێنەکان بەشیان کرد زیانی زووتر هەوڵیان داوە ئەو کارە بکەن. بەڵام لە ئۆردوگاکان بەلاش ئەو کاتەش تەلەڤیزیۆنەکان دابشکرا. ئەگەر دقت بدەیت عەلی حەسەن مەجید تەمانەوە لە هەشتاکانە ئەو دەڵێت دەڕۆمە کوردستان ناش لە کوردستان هەڵبەت دەڵێت دەڕۆمە شیمال یان ئەوە تا ئەمنیش شەروال لە بەرەکەم یان ئەوە تا عەگال ئەنێمە سەر هەمویان. بێگومان دەمەوێت ئاماژە بە خاڵت بکەم لە مەسەلەی جاشایەتی. کۆکردنەوەی ئەو خەڵکە کە هەمویان لە گوندەکان مثلەن کریستینا کۆیڤنن کتێبێکی هەیە بە ناوی کورد نەتەوە جنوسایدەکان دەڵێت کورد زۆر دوور بووە لەوەی کە بازرگانی و ئابووری و پەیوەندی بازرگانی لەگەڵ دەرەوەی خۆی هەبوویت. دەڵێ یەکێک لە سیفەتە هەرە باشەکانی گوندەکانی کوردستان ئەوە بووە هەمیشە ئاعتیمادیان لەسەر خۆیان کردووە دەڕووی کشت و کاڵیەوە. ئیکتیفا زاتی هەبووە. حکوومەتی عێراق ئەم ئیکتیفا زاتیەی نەهێشت کە گوندەکانی تێکشکاند هەموو ڕەهەندی کشت و کاڵیشی لەناو برد. تەنانەت لە هەشتاکان عەلی حەسەن مەجید دەڵێ ئێمە کشت و کاڵی ئەوانیان بۆ چییە؟ نامانەوێت ئێمە بە خۆمان هاوردەی یەکەین مەسەلەن تێگەی اینجا کە ئەو خەڵکەی ڕاگواز بۆ گوندەکان ئەم خەڵکە هەمووی بێکار و کەسابەتی بوو و لە ناو سزنێکی گەورەدا بوون. وردە وردە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ دۆخێکی خوڵقاند کە خەڵک کە دەرگای کردەوە بۆ چەکداری خەڵک بە ناچاری بیانی خەڵکەکی زۆر بە ناچاری چەکیان هەڵگرت. یعنی زەمینە سازی کرد بۆ ئەوەی ئەو خەڵکە و ئەو کۆمەلگا چەکدار بکات. دکتۆر پێش ئەنفال قەیناوە هەبوو لە دوای ئەنفال ئەوەش نەما چەکداریش نەما یعنی پێش نە بێگومان ئەمە قۆناغا ئەم ئەوەش نەما ئەو کافیش نەما. یعنی ئەوان پێویستیان بەو قۆناغە بوو بۆ ئەوەی دوایی سوود لەو چەکدارانە ببینن وەکو دەشزانین مخابن کۆمەڵێک ئەوە نییە کە لە دادگای باڵای تاوانەکانیش لیستێکی تاوان بە ئەوانەی کە بە تایبەت تاوانیان کردووە تۆمەت بارن بە تاوان ئەنجامدان لە شاڵاوەکانی ئەنفال ئەوە بەڵام خابن تا ئێستا کە هیچێک لەوانە دەستگیر نەکراون و هەندێکیان لە دەرەوەن لەوانی هەندێکیان لە ناوەوەن هەندێکیان دەسەڵاتیان هەیە لە ناو یەکێتی و پارتی و ئەوانە. ئیتر بێگومان دوایی ئەم قۆناغا باسمان لە ساڵی هەشتا و مەسەلەی فەیلەکان کرد. کەشوهەوای جەنگ هەمیشە لە زۆربەی جینۆسایدەکان کەشوهەوایەکی لەبارە بۆ ئەوەی پرۆسەی لەناوبردن بە یەکجاری بگیرێتە بەر. بەڵێ بە شێوەیەکی زۆر مەبەستدار لە 83 بارزانیەکان جینۆساید دەکرێن. بە تایبەتیش بێگومان پیاوەکانی بارزانی لە هەموو کە هەمویان لەو کەمپانە بوون کەمپە زۆرەملێکان لەو کەمپانە لە پڕ بەسەریاندا دەدرێ و دەگیرێن و جینۆساید دەکرێن. دوای وردە وردە بێگومان عێراق مەشغوڵ بوو بە شەڕ و زۆربەی گوندەکان
لەو کاتە ئاوادان کرانەوە خەڵک بەرە ولادەکان گەڕاوە تر حاڵەتی جەنگ هەرچەندە ناوچەکانی کوردستانیش لە کۆمەڵک شوێن شەڕی تێدا بوو بەڵام خەڵک زۆری گەڕاوە بۆ گوندەکان ئیتر ئەو پرۆسەی چ پێڵێن بەجاش بوون بەجاشکردنیش زیاتر پەرەیسەند فەوجە خەفیفەکان کرانەوە لە 86ەوە دەتوانین بڵێن ئامادەکاری لە 86ەوە دەست پێ دەکات بۆ دوا قۆناغی جینۆسایدی کورد کە بە بۆ لەوە کاتەوە ئیتر ڕوویدا لەو کاتێ بەڕاستی عراق دەیزانی یعنی طبعا ئەو کاتە کۆمەڵک چی پێڵێن پێشمەرگە لە چیا بە نەزەر و توانگەی عراق ئەوانە هاوکار بوون لەگەڵ ئێران چەند ڕووداوێک ڕوویدا عەفوان دکتۆر بە نەزەری عێراق هاوکار بوون یان نەری هاوکار بوون پێم وایە پەیوەندی ئەو هێزانە بە ئێران شادراوە نەبووە شەڕیانە کرد پازدا لە دەکانە سوڕایەوە هەموو ئەو شتانە ئەمە ڕاست ئەمە شادراوە نییە بێگومان ئەمە شادراوە نیە ئەم پەیوەندی هەبووە ئیتر عراقیش ئەم پەیوەندی قۆستەوە بۆ ئەوەی لەوێوە وردە هەوڵ بدات لە چوارچێوەی کەشوهەوای جەنگ کۆتایی یەکجاری بە هەموو ڕەهەندی گوندەواری بێنێت بۆ ئەوەی کۆتایی بە ئەسڵەن بە بزوتنەوەی سیاسی کوردیش بێنێ لەگەڵ لەو دیشە ئێرانی شەماشتی کرد معارەزەی ئۆپۆزیسیۆنی هەموو قەتڵ عام کرد هەمووی دەرکرد لادەکانی هەموو عینەن کۆمەڵکوژیەکانی دووبارە کردەوە یعنی لە هەردوو دیوی سنوور جەنگ بۆم دوو دەوڵەتە بێگومان بەڵام تەبان لەبەرەوەی کتێبەکەی من تایبەتە بە ئەو دیوە بڵێ بە کوردستانی عراق لەبەرەوە زیاتر قسەمان لەسەر ئەوە کردووە بەڵام ئاماژەم بەوە کردووە کە ئەو دیوی کوردستانی ڕۆژهەڵاتیش بە شێوەیەکی زۆر فراوان زیانیان لێکەوتووە و پرۆسەیەکی نائاسایی لەوێش بڕێوە براوە بێگومان لە 87 ئەو بڕیاری سەرکردایەتی حزبی بەعەز دەردەکرێت کە بە چ پێڵێن ئامار ئەنجامدانی ئامارێک لە بەڵێ ئاماری 87 بەڵێ ئاماری 87 بەڵێ ئاماری 87 بێگومان و بڕیاری دامەزراندنی عەلی حەسەن مەجید بە بەڵێ بڕیاری 160 بە سەرکردەی بە ڕێبەری گشتی هەموو ناوچەی شیمال وەکو سەرۆکێک هەموو دەسەڵاتی سەدام حوسێنی پێبەخشرا ئیتر عەلی حەسەن مەجید کە دێ ئەمە لەوێوە ئامادەکاری ئەمە بخۆی دەرکردنی ئەم بڕیارە جۆرێک لە ئامادەکاری بۆ شاڵاوەکانی ئەنفال ئیتر لەوێوە بێگومان وردە بە ڕێبەرێتی عەلی حەسەن مەجید ئامارەکان چ دەوری هەبوو لەوەی کەوا خەڵکەکە دیاری بکرێت بۆ جینۆساید زۆر سپاس دەکەم بۆ ئەم پرسیارە بێگومان ناوچەی محەڕەمەیان ڕاگەیاند ناوچەی قەدەغەکراو 4008 بەڵێ ببوورە من لە ژمارە لەبەرکردن تۆزە خراپم بەڵێ بڕیاری 4008 ئەم بەپێ ئەم بڕیارە هەموو ئەو ناوچانەی کە ئەنفال کران هەمووی دیزاین کرا یعنی بە شێوەیەکی زۆر دەقیق ئەم ناوچانە تەنانەت هەندێک لە هەندێک ئینتەرویوەکان دەڵێت لە هەندێک شوێن جادە هەبووە شەقام هەبووە ئەم بەرەی قەدەغەکراو بووە ئەم بەرەی قەدەغەکراو نەبووە یعنی خەڵک لەو بەرە بوون دەستکاریان نەکراوە بەڵام ئەوەی لەو بەرە بووە تەنها جادەکەیان بین بووە دەستکاریان کراوە یعنی ئێستانایەتە بیرم شوێنەکان بەڕاستی بەڵام هەتا ئەو ڕادەی کە زۆر بە دەقیقی دیزاینی ئەو ناوچانە کراوە کە لە گەرمیان ناوچەی گەرمیان
دوای ئەم بەرزادە بووە 4 بالضبط ناوچەی گەرمیان بە تایبەتی ڕاستەکەیت 3 و 4 بەڵێ اینجا بێگومان پرۆسەی لێدان لە طبعاً سەرەتا کە دەستی پێکرد لە مانگی 2 پرۆسەی کۆمەڵێک شوێن بە کیمیاوی لێدران طبعاً لێدانە گەورەکە لە هەڵەبجە بوو ئەوە کە لە هەموو دنیا دەنجی دایەوە بەڵام بەر لەوە لە چەند شوێنی تر بە تایبەتیش دۆڵی بالیسان کە من بخۆم ئاگام لێ بوو دێتە بیرم بە کیمیاوی لێدراوە چەندین شوێنی تریش بە کیمیاوی لێیاندرا اینجا تەمان ئەمە هەموو ئەم خەڵکانش کە بریندارەکان هێندران مەسەلەن هی دۆڵی بالیسان هێندران بۆ هەولێر ئەمانە دوایی هەموو شوێن بزر کران و بۆ ئەوەی وەکو بەڵگا نەبادا خۆیان بدزنەوەیان وەکو بەڵگە بەکار بهێندرێن ئەوانە هەموو لە ناوبران تێگەی لەبەرەوە دکتۆر لێرە لە دوای لێدانی بالیسان لێدانی بالیسان بووە لە وەختی بالیسانە بڕیا دەرەچێ بۆ نمونەڵێم تا 21 لادەکان چۆڵکەن پێش ئەوەی ئەو بڕیارە وەختەکەی تەواوی ئەو لە بالیسان لێ ئەدات چاوەڕێی کۆتایی بڕیارەکەش ناکەنەوە هیچ ڕاستەکەلەوە لە دوای مانگی 5 عەفوەن لە 25 و ئەو کاتەیە 26 شتێکی وایە بڕیارە دەرەچێ ئەرێ بریندارەکانی چەکی کیمیایی ئەوەی کە پەیوەندی لەگەڵ دژەش پێشمەرگەوانەیە بووە نام بیان کوژن لە کۆڵیان کەنوانی ئەدینی عمل پێش بڕیار کەوتووە لێرانەیە لە چەند شوێنە عملەکە کردارەکە پراتیک پێش بڕیاری خۆشی کەوتو یان استفادەی لە ئیشەکانی خۆی کردوەرەکردنی بڕیاری تازە زۆر ڕاستە دەست تۆش بیت تەوان جەنابیشت لەو بەتایبەتی لە ڕووی پراکتیکەوە لەوانەیە لە من شارەزاتر بیت کاگالی ئیشی زۆرت کردووە تەوان بە تایبەتی لە ڕووی بە ئەرشیفکردن کە کارێکی زۆر گرنگە لەگەڵ کۆمەڵێک برادری تریش ئەو بە ئەرشیفکردنە کە لە مستەقبل یانە بێتە بەڕاستی لەوانەیە بەشێکی زۆر لە فەوتان ڕزگار کراوە ئەمە لە خۆیدا جێگای دەستخۆشی و جێگای ڕێزلێنانە بێگومان چونکە کتێبەکەی منەوە بینەوە سەر کتێبەکە چەند درێژی کێشە کتێبەکەی من لەسەر هۆکارەکانی سەرهەڵدانی جینۆسایدە لە عێراق ئەمن زۆر بە کورتی چوومەتە سەر ئەوەی کە چی ڕووی داوە تەمان باس کراوە باسی پرۆسەکە کراوە هەر لە 68ەوە زۆر بەوردی هەموو خۆناغەکانم باس کردوون بەڵام کە دێتە سەر شاڵاوەکانی ئەنفا لەبەرەوەی ئەمە زۆر فراوانە ئەمن بە کورتی باسی پرۆسەکەم کردووە و ئاماژەم بە قۆناغەکان کردووە بەڵام تەرکیزەکەم زیاتر ئەڵێم هەر باشیشت کردووە بێتە دووبارە ئاوەتەش تەرکیزەکەم زیاتر دوو هۆکاری سەرچیم کردوون بە بنەمایی هۆکاری پرۆسەی جینۆساید لە عێراق هۆکاری یەکەم دەوڵەت نەتەوە مخابن هەتا ئێستاش کورد لە چەمچی دەوڵەت تێناگات کە دەوڵەت نەتەوە بەو مەفهومەی کە دروست کرا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێک لە ئەرکەکانی یەکێک لە ئیشەکانی ئەوەیە کە لە ناوبردنە جینۆسایدە قسەی تۆ بێت ئەم دیاردەیە جارێتریش دووبارە بێتەوە تا دەوڵەت نەتەوە بێنێ لە عێراقا دەزانی کەی دووبارە نابێتەوە کەی بەڵەن ئەو سێپێک هاتە سەرچیە بەیەکەوە بە هەموو قەناعەتیانەوە بگە ناو قەناعەتەی کە دەوڵەتێک بەیەکەوە لەسەر مێزێکی بازنەی دانیشن کەسیان خۆی بە هەژموندار نەزانێت بەیەکەوە لەسەر بنیاتنانی دەوڵەتێک کۆک بن ئەمە بێبوون قەناعەتم نییە بەو عەقلیەتەی کە عەقلیەت و ئایدۆلۆژیە باوەی کە ئێستا لە مەنتەقەیە هەیە دەبێت محاڵە بەو ئایدۆلۆژیایی کە هەیە یان بەو بیرکردنەوەی کە مەسەلەن ئێستا لە عێراق شیعە بێگومان هەژموندارە و ئێستا دەبینین ینی زەحمەتیەکان دەبینین ئەو ململانەیە دەبینین لە بینی کورد و پێکهاتەی شیعە لە عێراق لەگەمانە بەشدار بوویت نوێنەری عێراق دەوڵەت مافی مرۆڤ هاتبووتی ئێمە نابین ئەندامی دادگای تاوانی دەوڵەتی
بەس هەتا ئەوانە دژی ئەو بۆ چوونە دەوەستنەوە خۆت دانیشتویت کۆڕەکە بڕێ بێگومان زۆر ڕاستە یعنی نەبوونی بە ئەندام بوون لەوێ یعنی چی ینی درێژ لە خۆیدا نیەتێکی خراپە لە خۆیدا نیەتێکی خراپە بێگومان زۆر ڕاستەکەیت لەبەرەوە ئەم شتا ڕوونادات ئەوە بە ئاسانی ئەم سێ پێکاتێ بێن بەیەکەوە دانیشن دەوڵەتێکی بنمونە سیستمێکی فیدرالی چکە تا ئێستا خەڵکووا دەزانێ عراق فیدرالیە تا ئێستا عراق فیدرالی نییە ئەم دۆخە فیدرالیەی کە هەیە هەرێمی کوردستان ئەمە دۆخێکی ڕێسپەڕە دۆخێکە سیاست و باڵانسی نێودەوڵەتی دروستی کردووە هەر کاتێک ئەم ئیرادە نێودەوڵەتیە نمێنێت دڵنیا بە ئەم دۆخە تایبەتەش لە هەرێم نامێنێت یعنی ئەگەر زۆر باش بن ئێستا کە شیعە زاڵن لە عراق ئەگەر زۆر مرۆڤ دۆست و باش بن لەوانەیە حاڵەتێکی ئەوە حکومی زاتیەک وەکو زەمەنی هەفتاکان ڕازی ئایا دەکرێت باش بن خۆ ئێران لە تەنیشمانەوە شایەدە لە باشترین حاڵەتەوەک ئێرانە بن ئەمن کۆمەڵک بێگومان زۆر مراقبەی وتاری شیعە دەکەم بە شێوەیەکی زۆر ورد وە کۆمەڵک شتم کۆ کردوتەوە بابەتێکم نووسی وار بە ناوی ئینکارکردن کە ئینکارکردنی جنۆسایدی کورد بەردەوامە بەپێی ئەو هەموو داتانێک کە من کۆم کردوونەتەوە شیعە ئەسڵەن ئەتراف بە جنۆساید ناکات باشەوە خۆشمان وای اعترافی ناکەین مخابن زۆر جار سەرکردەکانی کوردیش لەو دان پێدانەنانە بە شێوەی ناڕاستە و خۆ مەسەڵەن هیچێک لەو دەستەواژانەی کە زۆر جار بەکاردێت کە باس لە کۆمەڵکوژی دەکرێت یان جنۆسایدی کورد لە عراق لەگەڵ عەرەبەکان دەڵێن وایە سەدام حوسێن ئەگەر لە هیچ شتێک دادوەر نەبوو بێت ئەوە لە دابشکردنی زوڵم دادوەر بووە بەو مانایی هەموو پێکاتەکانی عراق بەشی خۆیان زوڵمیان لێکراوە ئەمە لە خۆیدا لە جۆرێکە لە ئینکارکردنی ناڕاستە و خۆ لەوەی کە خۆ هەر کورد نییە جینۆساید کراوە بەمەبەستی ئەوەی کە یەکەم شت سادەکردنەوەی پرسی جینۆساید و دووەمیش جۆرێکە لە ئینکارکردن ئەوەی کە دەوڵەتی عراق بەرپرسیار نییە بێگومان هەتا ئێستا دکتۆرەمە ئەفن زووت بڕم بەڵێ نامشکلە نییە بەڵام ئایا ئێهمالکردنیش لەلایەن قیادەی سیاسی کوردوتان لایەن پەرلەمانتارانی کوردەوە بە گرنگ وەرنەگرتن یان هەوڵدان بۆ بازدان بەسەر داواکارەکانە ئەمانە هەمووی ناچێتە چوارچەوەی ئینکارکردنەوە مخابن ینی ئەگەر بینە سەر خەم و خەفەتی پرۆسەی ئەنفال بە تایبەتیش بێگومان پێکاتەکانی دیکەش بڵێن لەوانەیە بارزانیەکانیش کۆمەڵک کێشەی زۆریان هەیە هەتا ئێستا و قەرەبوو نەکراونەتەوە فەیلیەکان وەکو گوتم بیدایەت هەتا ئێستا لە ناو بەغدا کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ دەسەڵات لە بندستی شیعەکانەوە فەیلیەکان زۆر هاوکارن یان با بڵێن ئێستاکە تقریبان بەشێکن لە پێکاتی شیعە ئەو جاریش هەتا ئێستا کۆمەڵک معاناتیان هەیە زۆریان ڕگەزنامەی عراقیان بۆ نەگەڕاوەتەوە قەرەبوو نەکراونەتەوە ئەو جە سزای ئەوەی کە ئەنفال ڕزگاربووانی ئەنفال کراوەکان بەستم لە خۆمانە لە خۆمان لای خۆمان یعنی بەرپرسیە دێت پاکانە بۆ ئەنفالچیە کات یان لەگەڵ ڕسمێکە گرێت کە لەلایەن دادگاوە داوا کراوە یان ئیش نەکردن بۆ بڕیارانەی لە دادگاکانی کوردستان ئەنجومەی دادوەری و داواکاری گشتی لە بەغاوە دەرچووە لە کوردستان کە ئیشی پێناکەن ئەمە ناچێت چوارچەوەی ئینکارکردنەوە ناچێت ئەچێتە چوارچەوەی ئیهمالکردنێکی بکوژ یعنی خۆت کێشەی خۆت ئیهمال بکەیت ئەوە بەڕاستی جێگای داخە کاگالیجان ئەگەر بێت و ئەمە کورد و ئەرمەنی و جوەکان بەراورد بکەین یعنی هەتا ئێستا دوای 70 ساڵ تقریبن لە ڕوودانی هۆلۆکۆست گەرمترین ڕوودا و لە بواری جینۆساید لە چێلگەی جینۆساید ئەگەر بێت و یەکێک بەس هەر لە گوگڵ لی بدەیت تەماشا دەکەی گەرمترین پرسی هۆلۆکۆستە بەدەیان سنتەر لە ئەوروپا و لە ئەمریکا
چالاکانە ئیشەکەن میزانیەی ساڵانیان هەیە بۆ ئەوەی لەسەر ئەو پرسە ئیش بکەن بەدەیان بە توێژەری زۆر گەورە تایبەتمەندن لە بواری هۆلۆکۆست ئیشەکەن ئیسرائیل بخۆی بە شێوەیەکی زۆر ڕاستەوخۆ ئیش لەسەر ئەو بوارە ئەکات بە دەرەجە دوو ئەرمەنیەکان جالیەیەکی زۆر چالاکیان هەیە دکتۆر یان قسە شەکەیت بەڵام خۆ ئێمە لەبەرەوەی جینۆسایدی ئەنفال تازەتر بوو لەوانە ئێمە فرسەتی زیاترمان هەبوو زیاتر بیناسیێنین پێگومان هەتا ئێستا مەسەلەی دادگایکردن مەسلەیەکی حساسە هەم بۆ سبەینە هەر دادگایەکی وڵاتانی ئەوروپا جینۆسای لە وڵاتی بزانێ دەبێتە هینی هەموو وڵاتانیەکێتی ئەوروپا بۆ نمونە محکەمە بڕیاریدا ئینکارکردنە بێتە عقوبە کە ئینکارکردن بۆ عقوبە یعنی تۆ تەواو بڕیارەکە ینی تۆ ئەبیتە ئەچیتە ئاستی ئەوەی ئەوان کە ئەوەی ڕێگر بووە لە بەردەما کورد خۆی بۆ حکوومەت هەرێمی کوردستان بووە من نمونەیەکت بۆ دێنمەوە ئەو ساڵ لەگەڵ دەستگایەکی ئەنجومەی دادوەری هەوڵمدا نامەیەکی دەستگایەکی وڵاتێکم بۆیان برد کاکە ئەمانە ئایا تاوانبارن لە کوردستان تاوانبارنین لە ئاخیرایکی یانوتی کاکە تۆ مناڵت هەیە تۆ چ داوە لەوەی یەقەمان بەردە زۆر ڕاستە ینی بیکردایە باسی بەرزانەکانت کرد گەورەترین تاوانباری بەرزانەکان خۆت لە چاکا بووی ئەزانێت سکاڵامان لەسەر تۆماکە فارزنی ئەمە حیایی وا لە نەمسایە وەفدی داواکاری گەشتی نەمساوی چۆ بۆ عێراق یارمەتیان نەداوە کە فارزنی مەحیاوی دەتوانم بڵم بەقەدەر سەدام حوسێن لە کۆمەڵکوژی بەرزانەکانە و لە هین ئەنفالیشە لە ئەنفالیەکە ئەو سەرپەرشتی کردووە بەژاری کردووە بەس ئەمانە نایەنەوێت ئەمانە نەک ئێهمالکردن ئەمە لە ئێهمالکردن دەچێت دەرەوە دکتۆر ئەمن لە 2009 لەگەڵ سەرۆکی جینۆسایدوەچ کە هاتمەوە کوردستان لەوێ لەگەڵ زۆربەی سەرکردەکان باسمان کرد بەتایبەتی لەگەڵ مانجەلال ئەو کاتی باسم کرد و لەگەڵ کاکنێو شیروان باس کرا مەسەلەی تەبعاً مەسەلەی ئەو لیستەی جاشەکان داوامان لێ کرد کە هاوکاریمان بکات بۆ دادگایکردنیان بەڕاستی ئەو ڕەئی زۆر نێگاتیڤ بوو گوتی لە ڕاپەڕین ئێمە ئەوانمان عەفو کردووە تازە جارێکتر هەڵدانەوەی ئەو لاپەڕەیە بەو شێوەیە کە ئێوە باسیەکەن جێگای نابێتەوە داوامان لە مانجەلال کرد کە داوای بردن لە گەلی کورد بکە گوتی من بەخۆم کوردم و ینی چۆن دەبێت بەخۆماندا لە خۆمان بکەن تر ئەوەم ڕوون کردەوە کاکە گیان بۆ مامجلال خۆ کابراایکی قانونی و بەڕاستی و ڕاستەکە کورد خۆی نازانم بەردەستیا هەبوو من باسم لەوە کرد کە عراق دەوڵەتی عراق بەرپرسیارە لە جینۆسایدی کورد دەوڵەت شخصیەتێکی معنەوی هەیە ئەم شخصیە معنەویە سەرۆکەکەی کورد بێ عەرەب بێ تورکمان بێ موسڵمان بێ مەسیحی بێ هەر ناسنامەیەکی هەبێت ئەمە نوێنەرایەتی دەوڵەتی عراقەکات پێویستیشە ئەمڕۆ نا هەتا 100 ساڵی دیکەش کورد چاوی لەوەیە ئەم دەوڵەتە داوای بردن لە کورد بکات دکتۆر ئەو ڕۆژ لە فەیسبوک چوومە سەر پیجی ڕێزداشن کە ناوی لە لیستەکەی هەیە سێرەکەم یەکێک لە میوانەکانی یەکێک لە حاکمەکانی دادگای باڵای تاوانەکان وا سەردانی کردو سەردانی چێ کردووە ببوورە سەردانی کابرا ناوی لە لیستی 250 کوردستانایە حاکمێک لە حاکمەکانی دادگای باڵای تاوانەکان چووە سەردانی لە ماڵەکەی کردووە ئەمە چیوترێت ینی ئەمن بەڕاستی خۆمە پارێزم لە وشەی قرس وشەی زبر بەڵام جۆرەکە لە بە ئیحساسی ئەمە ینی هەر یەکێک دوور و نزیک خۆی لە پرسی جینۆساید بجێتەوە یان وەکو پێویست لە ئاستی بەرپرسیارەتی جیایە حاکم جیایە حاکمی دادگای باڵای تاوانەکان بۆ حاکم بووە جێگای داخە هەر ئەوەندە دەتوانم بڵێن جێگای داخە بەڕاستی ینی مەسلەی ئەم جۆرە خەمساردی و خۆتزیینەوە لە بەرپرسیارەتی لە بەرامبەر کەیسی جینۆساید جێگای داخێکی گەورەیە ڕۆژانش ینی خەمی لێ دەخۆین و چەندین جار
باس لەو مەسەلەیە دەکەن مخابن ینی بێسوودە هەتا ئێستاش ئەوەی کە بۆ مەسەلەی مەسەلەن نمونەم بە جووەکان هێناوە بە هۆلۆکۆست هێناوە مەسەلەن ئەو مەتحەفەی چی پێڵێن کە لە قودس هەیە لە تەل ئەبیب هەیە عەفوەن چ دەوێ بابەت ببوورە ئەو مەسەلەی ئەو یاد بە شام یەک لە میوزیەمە هەرە گەورەکانە دەتوانین بڵێن لەسەر ئاستی دنیا گەورەترین خزمەت بەو پرۆسەیە کراوە یەک داوەموش هی ڕزگاربووانی هۆلۆکۆست قوتار نەکراوە ئەرشیف کراوە یەک داوەموو یەک هوشە لە شوێنێکیان دۆزی بێتەوە ئەوان ئەرشیفیان کردووە لەبەرەوە مخابن پایتەختەکە موسسەیەکی گەورەیان هەیە لە زۆربەی وڵاتەکان ئەرشیفیان هەیە سنتەریان هەیە میوزیەمیان هەیە ینی بەراورد ناکرێت کورد ئەم ئیحساسەی نییە کورد هەست بەو بەرپرسیاریەتە گەورەیە ناکا بەرامبەر میلەتی خۆی بەتایبەتیش بێگومان نخبەی سیاسی کوردی هەتا ئێستا لەو مەسەلەیە تێناگات ئیتر نازانم خەتا لە نخبەی ڕۆشنبیرە کە نەیانتوانیوە وەکو پێویست ئەم پرسی جینۆسایدە بناسێندرێت لە ناو خودی کورد لە ناو خۆیان تا بە دنیای دەرەوە ڕادەگات یان کێشەی دیکە هەیە ینی تێگەیشتن لە کورد لە خۆیدا بەڕاستی پرسێکی تایبەتە کێشەیەکی گەورەیە کە بەخۆی دژمنی خۆیەتی بەخۆی جۆرێکە لە ینی ئەگەر بەراورد بکرێت لەوانەیە هیچ ملەتێک بەقەت کورد خۆخۆر نەبێت باشە یان خود نەفرەت نەبێت بێگومان ئەرێوەڵا بێگومان مێژوناس و خاوەنی کتێی ماناکانی جینۆسایت مارک لێڤین دەڵێت ئەناتۆلیا واتە منطقەی خۆمان کوردستانی باکوور دەگرێتەوە کە زیاتر مەڵبەندی جینۆسایت تۆ چۆن لێک دەدەیتەوە ینی منطقەی ئێستا منطقەی جینۆسایت نییە ناوچەکەمان ئەتوانم بچمەوە سەر چاوپێکەوتنێک کار بەخۆت کات خۆی لەگەڵ ئەمیری حەسەنپور ئەنجام بداوە ئەمیری حەسەنپور لەو چاوپێکەوتنە ڕستەیەکی زۆر هەستیار دەڵێت پەیوەندی کورد و نەتەوە سەردەستەکان پەیوەندی جینۆسایدیە باشە پەیوەندیەکی دەڵێت ناوی ئەو دادوەرە ئاشکرا بکات ئەو دوای ڕستنەکەی بۆ نێرم سڵاومان بۆ هەیە پەیوەندی جینۆساید ئەم پەیوەندی ئەم چەمکە زۆر گرنگە ئەگەر بێت و کورد لی تێبگات هەتا ئێستا پەیوەندی کورد و نەتەوە سەردەستەکان فعلەن پەیوەندیەکە لەسەر بنەمای جینۆساید دامەزراوە چونکە هەموو ئەو نەتەوە سەردەستانە لە چوارچێوەی دەوڵەت نەتەوە دەیانەوێت کورد بتاوێنەوە ناو بۆتەی ئەو دەوڵەتەی کە بە خۆیان خاوەنین نەک کورد بکەن بە شەریکێکی ڕاستەقینەی ئەو دەوڵەت کاگی برایم پرسیارێک پێت وانە ئەگەر ئەو زمینەیە بێتە پێشەوە لە عێراقا مەسەن ئێستاکە زمینە بۆ جینۆسایدەکە بەرفراوانتر بێت لە دوو زابینیمان یان لە دوو زا پێشتر بۆ نمونە شەڕی کورد و تورکمانیان کورد و عەرەب ئەم شتانە نەبوو بەڵام لە دوو زا زیاتر ڕەنگی دایەوە ئایا ئەمە وەک ئەڵێ ئایندەیەکی بچکۆلانی داهاتووی عێراق پیشان نادات کوتوپڕ نەبوو ئیشەکە کوتوپڕ نەبوو وتارێک هەیە هی جەلالەدین سەغیر دوو ساڵ لە سەردەمی شەڕی داعشە جەلالەدین سەغیر ئەڵێت ئەوجا مەبەستمە لێرە بگەڕێمەوە چۆزێک عەقیدەی شیعەکان هی شیعەگەری لەسەر ئەوە بیناکراوە ئەم کۆمەڵێک بەڵگەشم لەدەستن شیعەکان پێیان وایە کورد کە مەهدی منتەزەر محەممەدی مەهدی یان ئیمامی زەمان کە ئەوان پێ دەڵێن ئیمامی زەمان دەگەڕێتەوە کورد یەکێکە لەو میلەتانەی کە باوەڕ بە ئیمامی زەمان ناهێنێت شەڕی ئیمامی زەمان دەکەن
ئەمە خوافەیە بێگومان خۆ نازان ینی کۆمەڵک بەڵگە و شتیان هەیە یا حەدیث و شتیوان هەن ئەمە یەکێک هەیە نامەوێت ناوی بێنم مەلایەکی کووردە خەڵکی هەولێرە خەڵکی خۆشناوەتیە بە ئەسڵ بوو بە شیعە لە نەوەتەکان ئەو لە یەکێک لە کۆبوونەوەکان بە گریانەوە فرمێسکە ڕێژێت ئەڵێ مخابن ملەتی من ڕۆژێک دێ شەڕی ئیمامی زەمانەکەن لەبەرە لەسەر هەمان ئەو باوەڕەش جەلالەدین سەغیر لە سەردەمی شەڕی داعش ڤیددیۆیەکی دەرکردە من ڤیددیۆەکەم لایە دەڵێت ڕۆژێک دێ ئێمە لەگەڵ ئیمامی زەمان هەرش دەکەینە سەر کورد و لە ناویانە بین دەبەرەوەی ئەوانە گەورەترین کۆسپن لە پێشەوەی هەمووان شەڕی ئیمامی زەمانەکەن یعنی شیعە لە عەقیدە قسەشەکەیت پازدار کە یەکێک کە سوێندی پازداریە خوات یەکێک لە سوێندەکانیەوەیە تا ئیمامە زەمان دێت چەکدانانێت قاسم سلێمانی سوێندی خواردوو کە تا ئیمامە زەمان دێت بێ بەردەوام بێت تا دوای فریانەکەن فەقیرە خۆی عەقیدەی شیعە بەڕاستی عەقیدەیەکی ئاڵۆزە لەو مەسەلەیە زۆر بە وردەکاریە و کە دەشهێن ئیشەکەن یان دەچنە ناوە و گروپانەوە بە عەقیدەیەکی زۆر تەواوەوە ینی ئەوەی کە بەرپرسەکەشیان یان مەرجەعیان یان چوزان مەرجەعی باڵا تریان بڕیار بدا تەواوی تر ئەمانە وەکو ینی گوناحبارە بن ئەگەر بێت و سەرپێچی مەرجەعەکانیان بکەن خۆت ئاماژەت بە هەرێمی جینۆسایدیان لە هەرێمی جینۆساید نییە کوردستان بێگومان هەر چوار پارچەی کوردستان لە هەرێمی جینۆسایددان هەر چوار پارچەی کوردستان ئێستا کەشی لەگەڵدا بێت ئێستا کەشی لەگەڵدا بێت و هەر ڕۆژێکیش محتەمەلە لە هەر پارچەیەکی کوردستان جینۆساید ڕوو بداتەوە ئەوەی ئێستا کۆمەڵێک ئاماژەی کە دەوڵەتی تورکیا دەیکا بەرامبەر کورد هەمووی ئاماژەی ئەوەن کە ڕۆژێک بێت بە تایبەتیش ئەگەر جەنجێک دروست بێت لە ناوچەکە جەنجێک دروست بێت دڵنیا بە لەوەی کە دەوڵەتی تورکیا پەنا بۆ جینۆساید دەبات کاکە جان خۆ ئەوەی کە لە ئەفرین کردوێتی ینی جینۆساید چییە ئەوەی کە لە ئەفرین کردوێتیە هەموو پێوەرەکانی جینۆسایدی بەسەردا جێبەجێ دەکرێن کێگەی بەڵام بۆچی کۆمەلگای نێودەوڵەت پرسیارێکە کۆمەلگای نێودەوڵەتی ئێستاکە بۆ نمونە لەسەر ئیگۆرەکان ئەوها ئەکات بەڵام نایەت لەسەر ئەفرین وا بکات کە باوەڕ ناکەم نازان قسە نەکەم چوارچەوەی ئینکارەوە بەڵام تەسەورەکەم ئەمەی لە ئەفرین و لەوانە دەکرێت قورستر بێ لەوەی لە ئیگۆرەکانەکرێت ئیگۆرەکانیش بێگومان بە کۆمەڵێک شێواز ڕوبەڕووی جینۆساید بەڵام ئەوەی لە ئەفرین نەکرێت بێگومان پێکهاتەی کورد بە تایبەتی بە مەبەست بە نیەت بە پلانێکی پێشینە بە ئامانز دەگیرێت و هەتا ئێستاکەش بە ئامانز دەگیرێت بێگومان هەموو مەرجەکانی جینۆسایدی کە مەثەڵەن ئەنجامدانی هەر یەکێک لەو کارانەی کە بەنیەت بۆ لە ناوبردننی بەشێک لە نێوان کەوانە یان هەموو گروپەکە بگیرێتە بەر بە هۆکاری نەتەوەیی بێت یان بە هۆکاری ڕەگەزی ئیتنی بێت یان بە هۆکاری دینی بێت ئەوە ئەچێتە چوارچەوەی جینۆساید لێرە پرسیارێ دێتە پێشۆ دکتۆر بەڵێ چینە سەر پرسیارەکەی تر ئەویش ئەوەیە تاوانی بارزانەکان بڵێ بۆ نمونە تاوانی ئێزیدەکان ڕەگەزەکانی جینۆساید قورستر بە ئاشکرا و ڕاشکاوانە دەرەکەوێت یانە هیچ بێگومان زۆر یعنی لە ئەنفال زیاتر زەقتر دەرەکەوێت بەڵام بۆچی ئەنفال لەم نێوەدا ئەنفال ناسنامەی کوردە ئەمن چەند چاوپێکەوتنم کردوون لەگەڵ فەیلیەکان لەگەڵ بارزانیەکان لەگەڵ زۆربەی پێکهاتەکان زۆر سەیرە کە ناوی لە جیاتی ئەوەی وشەی جینۆساید بەکاربێنن وشەی ئەنفال بەکاردێن یعنی بووە بە نەرێت ینی بەڵێ بووە بە نەریت ینی ئەنفال بووە بە چەمچێک وەکو هۆلۆکۆست لە جیاتی هەرچەندە ئەنفال وشەیەکە ناوێکە بۆ شاڵاوەکانی کە لە مانگی
فێبریوەری هەتا مانجی 9 ساڵی 1970 دەست پێ دەکات ناوێکە بۆ ئەو شاڵاوانە بەڵام ئێستا بووە بە جۆرێک لە وەک خۆت گوتت نەریت یان ناوێکە ئەوەندە بەربڵاو بووە ئەوەندە چۆتە ناو یادەوەری کورد بووە بە بەشێک لە کولتور بەکاردەهێنرێت یعنی لە هەموو ئەو چالاکیە جینۆسایدیانەی ئەو تاوانانەی کە بەرامبەر کورد بەکاردەهێنرێت ناوی ئەنفالی پێدەبەخشرێت لەبەرەوە وەکو ناسنامەی لێ هاتووە تەنانەت لەسەر ئاستی دەرەوەش لەسەر ئاستی توێژەرەکان کە دەیت باسی جینۆساید دەکەی یەکسەر دەڵێ ئەنفال کەمپینز لەبەرەوە ینی ناتوانی ئەتوو ئەنفال لە پرۆسەکە دەرکەیت بە هەمیشە دووبارە ئەبێتەوە ینی تەنانەت مەسەلەن بازانیەکان بەخۆیان دەڵێ کە ئێمە ئەنفال کراین ینی کردویانە بە ناسنامەیەک بۆ مەسلەی ئەنفالکردنی خۆشیان بەیان پرۆسی جینۆساید کە لە دژیان بەکار هاتووە ئەمن لە کۆمەڵک ئینتەرویوم کردن بۆ ڕاگواستنی گوندەکان لەوێ تەماشا دەکەی وشەی ئەنفالیان بەکارهێناوە مەسەلەن دەڵێ کە ئەو ناوچانە هەمووی ئەنفال کران گوندەکان لە هەفتاکان کە پرۆسەکان زامدراوە دەڵێ کە ئەو گوندەکان ئەنفال کران مەسەلەن شتێکی زۆر سەیر لێرەدا بڵێم بۆی لەوانەیە بینەران جویان لێ نەبوو بیت لە کاتی ڕاگواستنی هەفتاکان لە دۆڵی باڵەکایەتی بە تایبەتی لە دۆڵی ڕووس لیژنەیەک دروستەکان ئەینێرن بۆ لای سەدام حوسێن بۆ ئەوەی بۆ عێراق بۆ بەغدا بۆ ئەوەی ئەم هەر هیچ نەبێت ئەم ڕاگواستنە دوا بخەن لیژنەکە ڕواتە بەغدا چەند کەسێکە بن بزڵە بژمارەکە نازان 15-16 کەس ئەبن ئەڕۆن بۆ بەغدا دووسێ مەلاشیان لەگەڵە بن لیژنەکە نامەیەکیان پێەیە ئەیدەن تەبعا ناتوانن سەدام حوسێن ببینن پێم وابی یەکێک لە وەزیرەکانە بینن ئەو کاتە نامەیەکیان پێەیە ینی جێگای سەرنجە دەڵێت لە نامەکە لە یەکێک لە بڕگەکان دەڵێ ئێمە ئامادەین جزیە بدەین بۆ ئەوەی ڕاگواستنەکە ڕابگرن جوانە یعنی وشەی جزیە زۆر بە سەعات ئەمن لەسەری وەستاوم وشەی جزیە زۆر جێگای سەرنجە کە کورد ئەو خەڵکە چووە بۆ بەغدا وشەی جزیان بەکارهێناوە یعنی خۆ وەکو ئەوەی جزیە بۆ بێباوەڕ بەکاردەهێنرێت کە سوپای ئیسلامی چووە بۆ شوێنێک ئیسلامی فەرز کردووە بەسەر ئەو خەڵکە یان مسلمان بن یان ئەبێت جزیە بدەن باشە کە بێباوەڕ بوون یانەمە حەلی دوایەتی زانیانە کە ئەمە کاکە جان ئێمە وەکو بێباوەڕیش تەعاملمان لەگەڵ بکەن ئەمە ئامادەین جزیە بدەین بەس ڕامان مەگوێزن ئەمە بە پێچوانەی هەندێک لەو ڕاوبۆچوونانەی کە دەڵێن وەڵا خەڵک بەخۆی پێیخۆش بووە ڕابگوێزرێت پارە وەربگرێت نەخێر بە پێچوانەوە خەڵک بە تایبەتیش بێگومان وەکو باسم کرد ئەگەر بچێ ناوردەکاری ئەمە خەڵکێکی زۆر وەزجیدا لای خۆمان دەڵێن نازانم بەزجیدا یان مرد لە حیفان مرد خەڵکێکی زۆر تر کۆمەلگای کوردی بە تەواوەتی هەڵوەشێنرایەوە کاک عەلی کاریگەریەکی هەتا ئێستاش بەلاتەوە نامۆ نەبێت کاریگەری ڕاگواستنی ڕەهەندی گوندەواری هەتا ئێستاش کاریگەریەکانی زۆر بزەقی دیارن لەسەر کۆمەلگای کوردی تەنانەت ئەم ڕاگواستنە شاریشی نەهێشت خۆی لا زۆربەی دنیا گوند ئەکرێ بە شار باشە شار کاریگەری خۆی بەسەر گوندانێت بەڵام ئەم ڕاگواستنە وای کرد بە تایبەتیش دوای ئەوەش تەبان شاڵاوەکانی ئەنفالیش ئەم هەموو پرۆسەیە وای کرد کە ئەسڵەن شاریش هەڵوەشێتەوە لەناو پرۆسەکە دکتۆر دێمە سەر پرسیارێکی تر جینۆساید جینۆساید هەر گێڕانەوەی ڕووداوەکان و لایەنە قانونیەکەیەتی کە ئەنفال بە جینۆساید بناسێنێت یان بابەتێکە لەوە قوڵترە بێگومان هەرچەندە لابەلا لەوانەیە زۆر شتمان باس کرد ئەمە بەخۆی بێت چیتر بێت ئەمە بەخۆی بەشێکی گرنگە بڵێن لایەنی قانونی ئەگەر بێت و جەبەجێ بکرێت مەسەلەن یەکێک لەو هەنگاوانەی کە پێویست بوو بنرایە پەرلەمانی کوردستان
قانونێکی دەربکردایە مەسەڵەن چەند جاریش لەسەر نووسیوە ئینکارکردن بکات بە تاوان داوای لێکراوە من چەند زاناوم ئەوەی کە مەسەلەی پرۆسەی جینۆساید کە مەسەلەیەکی زۆر گرنگە پێویستە کۆمەڵێک ڕەهن دەگریتەوە ینی یادەوەری ئەو خەڵکە بە ئەرشیفکردن مەسەلەن ئیکۆساید لە ناوبردننی ڕەهندی گوندەواری گوند مەسەلەن ئارکیتێکت ئەو گوندانە کاک عەلی خانوو هەبووە 3 قات و 4 قات لەو گوندانە تەنها بە خشت بە قوڕ و بەرد ئەم خانوانە دروستکراون ئێستا کارامەترین ئەندازیار ناتوانانی بچێت ئەو جۆرە خانوانە دروست کاتەوە ئەمن بەخۆم لە دۆڵی ڕوستە بە بیرم دێت خانووی وا هەبووە بەس ناتوانانی بە خەیاڵیش باسی بکەیت خانووی ئەوەندە گرنگ هزاران ساڵ بنیاد نراوە ئەم گوندانە ئەگەر هزارانیش نەبی گوند هەبووە بێگومان بە هزاران ساڵ بە سەدان ساڵ بنیان دراون یعنی ئەمە هەمووی تەفنیش کرا هەمووی تێک درا هەمووی لەبار برا منتەستر بۆ لە خەڵکی ئێستا هەتا ئێستا هیچ گرنجێک بەو ڕەهەندە نەدراوە هیچ ئیشی لەسەر نەکراوە ئەسڵەن گوندەکان بینا کرانەوە هەندێک گوند چاکرانەوە ینی ئاساوارەکان دەستیشان نەگیراوە ئاشاری ئەو گوندانە لەگەوە بچتە ماڵەکەەوە بە گەوەڕێکا بڕۆی حتا بۆنی دوولەڕی جەماعەت ئەو بۆنە ناخۆشی حیوانەکان هەرخۆشانەیە بێگومان ئێمە بەستم ئەوەیە کە ئێستاکە کۆمەڵک چەمک و کۆمەڵک شت هەیە من ناتوانم بڵێن لەبیرم نییە بەڵام زۆر ڕەهەندی قوڵ هەن کە ئەکرێت ئیشیان لەسەر بکرێت و کورد لەسەر ئەو ئەساسەی پێناسەی خۆی بکاتەوە کە حەقی ئەوەی هەیە کاکعلی حەقی ئەوەی هەیە چیتر لەژێر هەژمونی هیچ میلەت و دەوڵەتێکی تردا نەژێت لەسەر بنەمایی ئەو پێناسەکردنەوە کورد ئەوەی هەیە بەپێی بنەما ڕێککەوتنامە نێو دەوڵەتەکان مافی ئەوەی هەیە سەر بەخۆ بژێت باشە تۆ باس کرد وزارەتی شەهیدان بەم شتە هەڵنەستاوە هیچی نەکردووە لەم شتانە خابن جارە کۆبزانم تووڕەش ببوون کە گوتبووم وەزارەتی شەهیدان ئیشی تەنها دابەشکردنی موچەیە باشە موچەکەش ئێستا بە باشی باشی دابش ناکرێت ئەمن زۆرم هەوڵدا کە کۆمەڵک ینی چەند جار مخابن ینی وەزارەتی شەهیدان نەیتوانیوە ئەرشیفێکی دروستکات ئەم کات خۆی بۆ پرۆسەی خەریکی ماستەرنامەکەم بووم گەڕامەوە زۆر بە مەلەوانی چوون بۆ وەزارەتی شەهیدان و دڵم زۆر خۆش بوو گوتم هێشتا لەوانەیە ئەرشیفێکی زۆر کۆکراوەتەوە کە چوم لەگەڵ ئەو کاتە کاک نادر ڕۆستی لەوێ بوو ژوورەکی گچکۆکەی هەبوو چوم لەگەڵی دانیشتمەوەوانە گوتم پێم خۆشە بێت لەگەڵم ئەرشیف پیشاندەیەوانە ینی بەڕاستی بە حەسرەتەوە گوتی هەرگوتی شەڕ البەلیەتی مایوزحەک گوتی ئەو کتێبخانەی گچکۆکەی لە پشت بوو گوتی ئەو کتێبانەش ئی خۆیتمە من هینایت مێرانە گوتی مامۆستا ئەتوو باسی ئەرشیفی چی kwa ئەرشیف یعنی مخابن کە دەیانتوانی هەر هیچ نەبی هۆبەیەک دروستکەن لە وەزارەت بەس بۆ ئەوەی ئەرشیفەکە نەفەوتێت نازانم ئەگەر لەو ساڵانەی دوایی لەو 3-4 ساڵە 4-5 ساڵی دوایی دروستکرابێت ئەجینا مخابن هیچ ئەرشیفێک دروست نەکراوە ینی بۆ مەسلەی جاخۆ هەر ئەوە نییە لە مەسلەی شەیدان نەیکرد ئەی پەرلەمانی چی کردووە باوەڕ ناکەم پەرلەوان ئەسڵەن دانێ نازانم هیچ لیژنەیەکیش لەوانەیە هیچ لیژنەیەکش نەبی بە ناوی لیژنەی ئێستا بێدرم ئێستا ئەنفال و جینۆساید هەر لە بیر چۆتەوە لە ناوینە ئێستا مەسلەی ئەنفال و جینۆساید لە پەرلەمانە چەند ساڵە من گوێم لێ نەبووە بەجددی ئێستا من دەستخۆشیەکەم کە دژی گەندەڵی بن بەڵام ئێستاکە زیاتر هەر مەسلەی دونگ و مونگ و هێنانی نازانم چی و یعنی لێژنەیەک نەماوە لە پەرلەمانە ناوی لێژنەی ئەنفال و شەهیدان بێت شتێکی وان نەماوە وابزانام هەر لە بینیان
مخابن ئەمن لە چەند کۆڕ و کۆبوونەوە هەندێک جار قسەم کردووە گەیشتۆتە ئەو ڕادەی پێیان گوتومە خۆزگان بە گەڕانەوەی سەدام و حیزبی بەعەس خواستووە کاگالی یعنی مخابن گەنجی کورد بگەێنرێتە ئەو ڕادەی کە خۆزگە بە گەڕانەوەی بەعەس بخوازیت یعنی طبعا کۆمەڵێک هۆکاری زۆر هەن بەڵام ئێستا ئەم بەرنامەیە ئێمە دەیکەین ئەنفالسیێبی کردایە لەوانەیە 20 ئەوەندە خەڵک سەیری کردایە باوەڕدامە ڕاست دەکەیت مخابن یعنی لە سەردەمی کۆرۆنا جاشێک دەمرێت هەزاران کەسە چێ بەشداریەکە ڕۆژنامە نووس دەچێت برای شەهید دەچێت نازام چیە چێ بەشداریەکات کە سوکاری ئەوانەی کە بەدەستی ئەو کابرا ئەنفال کراوە چەند بەشداریەکەن لە پرۆسەکەیە کۆرۆناشا بۆ هەموو کەسێک پرسە مەمنوعە بەڵام بۆ ئەو ئازا دەبێت دەزانی بۆ چونکە ئەو لایەنەی پەیوەندیدار کە پێویست بوو ئەنفال و یان پرۆسی جینۆساید بەگشتی بەجددی وەربگرێت ئەوان بەجددیان وەرنەگرت چونکە ینی بەڕاستی پرۆسەکە زۆر کاڵ کراوەتەوە تا ڕادەی ئەوەی لەبیر بچێتەوە لەبەرەوە خەڵک ئەسڵەن لەوانەیە زۆر کەس هەر لەش تێناگات کە ئەمە دڵێن ڕاستە سەدام زوڵمی کردیەوە تەواو لەبیری کەوت ئەوە سەردەمە بوو تێپەڕی نازانن ئەمە تاوانێکە کەرامەتی کوردی پێوە براوە ئەمە لەبیر ناکرێت ئەمە ناکرێت ئەسڵەن نابێ ئەسڵەن تاوانە لەبیر بکرێت ئەسڵەن نەیبینیوە باسیش نەکراوە بۆی من پێتەڵم ئێستا لە پەرلەمانی کوردستانە لێژنەیەک نییە بۆ ئەنفال و بۆ جینۆساید نییە کوا کەس نەمزانیوە نەخێر یعنی لە سەرەتای 2000ەکان وانە باشتر بوو هێشتا نەختێک بیرکردنەوەشتیوە باشتر بەڵام ئێستا هەر ینی شتێک نییە بە ناوی جینۆساید و ئەنفالیت هیچ کابرا بەلایەوە زۆر ئەتیادیە لەگەڵ بچێت معارزیش بێت قسەی زلیش بکات لەگەڵ ئەنفالسیەک شاتەوە خە بکات کاک علی ئەمن نامەوێت زۆر تونڕەو بم بەڕاستی ئەجینا هەر نامەوێت لەو مەسەلەیە ئەجینا بەڕای من هەرگەڕانەوە بەغدا و بەشدارکردن لە پرۆسەی سیاسی بەبێ قەید و شەرت بەو شێوەی کە نوخبەی سیاسی کوردی کردیان ئەمە لە خۆیدا سەرەتایەکی مەترسیدار بوو ئەمە لە خۆیدا خراپتر نییە لەو کاتە بێگومان ئەمەی ئێستا ڕوبەڕووی دەبنەوە ئەمەی ئێستا کورد ڕوبەڕووی دەبێتەوە لە بەغدا هی ئەو ڕۆژانە بوو کە لە سەرەتا بەبێ قەید و شەرت چوونەوە بەغدا و بەشداریان کرد لە پرۆسەی سیاسی ئەسڵەن لەو پرۆسەیە جینۆساید کاکە ئێمە میلەتێکی جینۆساید کراوین دەبوایە لەسەر ئەو ئەساسە عێراق دابڕێژرێتەوە لەسەر ئەو ئەساسی کە میلەتێک بێگومان ئەو حاڵەتە تایبەتەش کە دروست بوو کە وڵاتەکانی هاوپەیمانان دروستیان کرد ئەوان لەو مەسەلەیە تێگەیشتن ئەوان دەیانزانی کە ئەو میلەتە جینۆساید کراوە کاکە ناکرێت جارێکی تیش ڕوبەڕووی جینۆساید بکرێتەوە لەبەرەوە کە گەڕانەوە بەغدا و مەسەلەی جینۆساید بە هیچ جۆرێک باس نەکرا کۆمەڵک ینی کاکە جان ناوچەدابراوەکانیان خستە ناو مەسەلەی دەنگدان و نازانم چی و ینی مادەی 140 و ئەو شتانە کەس هەیە لەسەر وڵاتی خۆی بخاتە چوارچێوەی قمار بخاتە بەردەم ئەو دۆخە ناخۆشە کە ئێستا هەوڵاتیانی کورد ڕوبەڕووی تعریب و توزانم لە ناوبردن دەکرێنەوە لەو ناوچانە ینی مخابن شتەکان بە وشیاریەوە نەکران دکتۆر من نێک پرسیارێک لێکم ئەم پرسیار دەرەوەی ئەنفالە دەڵێ کورد لە دوای ئەنفال تێشکا بوو تێشکا بوو خۆمان لەدایە تێشکا بڵێ بەڵام حەس ناکەی ئێستاکە زیاتر تێکشکاوە ئەو وەختە دوژمنێک تێکی دەشکان ئێستا خۆت تێک دەشکێنیت خۆت مەزوری بە هەموو شتێک ینی تەنانەت پەیوەندی مرۆڤ بە پارەوە وا دەکات کە ببێت بە هەموو شتێک لە کۆمەڵگادا تێکشکانێکی تۆ وەختە تێکشکانێکی جەسەدی بوویت بەڵام ئێستا لە ڕۆحیان تێکشکاویت ئێستاکە بۆ نمونە لە کوردستانە هەر کەسێک بەیانی باشترین تاوانبارترین ئەنفالچی دش بەو دەسەڵاتەی کوردستان بێ خەڵک چەپڵی خۆی بۆ لێدات
خەڵک چپڵی خۆی بۆ لێدات لە تەواوە ئەڵێ فڵان کەس جاش بوو هەر جاش بووە ئێستا ئەبێت بە شۆڕژێر بنووسی جاشە خەڵکەکارێ وانە تۆ درۆکەی ئەخوانە فڵان کەس جاش نییە مەبەستم لەوەیە یعنی ئێستا ئێمە لە قۆناغی ئاشبەتاڵێکی ڕۆحی هاین میلەتەکە بێگومان لە خۆیدا باسم لە ڕاگواستن کرد کە کۆمەلگای کوردی هەڵوەشاندەوە کاریگەریەکی زۆر کارە ساتباری هەبوو بەسەر سایکۆلۆژیای خەڵکی کوردستان و دوایش هەشتاکانی بەسەرداهات شەڕێکی ماڵوێرانکەریشی بەسەرداهات کە کوردیش وەکو هەموو نەتەوەکانی تر لە ناوچەکە بەشی شێریان بەرکەوت لە شەڕی عێراق و ئێرانیش زائیدەن شەڵاوەکانیان فالیش زائیدەن ئەو هەموو پرۆسە زۆر کاولکاریەی کە کۆمەڵکوژەیە کە لە دژی کورد گیراوە بەر ئەمانە هەمووی لە ڕاپەڕینە بێگومان ئەتو هەر میلەتێک کە لە ناو پرۆسەی جینۆساید و لە ناو کۆمەلگایەکی شەڕ دێتە دەرەوە لە خۆیدا پێویستی بە استراتیژێتێک هەیە بۆ ئەوەی بینا بکرێتەوە بەڵام نخبەی سیاسی کوردی لە جیاتی ئەوەی استراتیژێتێک دابڕێژن لە دوای ناتویەک بۆ ئەوەی ئەم میلەتە لە ڕووی ڕۆحی و لە ڕووی جەستەیی و لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و توزانم ئابووری بینای بکەنەوە زۆری نەبر دو ساڵی نەبر چوونەوە ناو شەڕی ناوخۆ شەڕی ناوخۆ چەند لێرە پێتە بڕم هەیە بەڕاستیەوەنە نخبەی سیاسی بوون بەخۆشی و بە ناخۆشی دەستەواژەیە بەر ئەوانە کەوێت نخبەی سیاسی بوون ئەمانە بەرحاڵ ئەمە هەبوو بە غەزەب یان بەڕەحمەت بی ئەمانە نخبەی سیاسی بوون ینی دەکرا بەیەکەوە کار بکەن پرۆسێ استراتیژێتێک دابڕێژن لە جیاتی ئەوەی بسە ناو شەڕی ناوخۆ کوردستان بە ئاراستەیەکی تەواو جیاوازدا ببن و لەسەر ئاستی نێودەوڵەتیش ینی لەگەڵ ئەوەش تەماشا بکە لەگەڵ ئەوەش کە شەڕی ناوخۆیان کرد لەگەڵ ئەوەی کە بەخۆیان کوردستانیان تاڕادەچی زۆر بەرەو دواوە بردەوە ئەو جاریش کە دوای شەڕی دوای ڕزگارکردنیان داگیرکردنی عێراق لە 2003 کوردستان ینی گەیشتە ڕادەیە کە خەڵک پێیان دەگوت ئەذەر عێراقەکی دیکە لەگەڵ ئەو هەموو کارە ساتش بەڵام خابن ینی ئێستاش لەگەڵ دابی دەڵێم کاغالی ئەگەر بێت و نخبەی سیاسی کوردی ئەگەر پێت خۆش بیان پێ ناخۆش بی یان حیزبە دەستەڵاتدارەکان لە کوردستان بە حیزبەکانی معارەزەشەوە بەیەکەوە دانیشن ئێستاش لەگەڵ دابی هێشتاش درەنگ نییە دانیشن نیشتمانیانە بیرکەنەوە پرۆسەیەکی نوێ استراتیژەتێکی نوێ دابڕێژن بۆ ئایندەی میلەتی خۆیان پێم وابی هێشتاش درەنگ نییە هەتا چەند زوو بیکەن هەر درەنگە بەڵام کوا گوێ دەگرن کوا ئەم شتە بۆچی گوێ ناگرن مەسەلە بەرژەوەندی ئابوووریەکەی یان مەسەلە شتێکی ترە بۆ بەرژەوەندی ئابووری و دەسەڵاتە ئەوە ینی هەر دەسەڵاتێک کاگالی کە دەسەڵاتێکەوێتە دەست بۆ خۆی کۆمەڵک بەرژەوەندی و استراتیژیەتی حیزبی هەیە دەگرێتە بەر ئیتر لەوانەیە مەسەلەن ئەوان هەر یەکێک لەوانە باشکردنی کۆمەلگەی کوردی یان ڕزگارکردنی کۆمەلگەی کوردی لە استراتیژیەتی خۆیدا دەبینێتەوە ینی لە چوارچێوەیەکی حیزبیدا دەبینێتەوە پێی وایە ئەگەر ئەو نەبی ئەوانی تر مثلەن ینی جاشن یان ئەوانی تر ناتوانن کورد ڕزگار بکەن ینی یەکێک لە سیاسەتە هەرە خراپەکان یان لە ڕوانگە هەر خراپەکان کە لە ناو کوردەیە یەکتر بە ئەویدی کردنە یعنی مثلەن حیزبی دیکایان پێکاتەی دیکایان تەنانەت لە بینی شارەکانی شەیە ینی بە بێگانەکردنی ئەویدی تەنها خۆی بە چوارچەوەی خۆی بە کوردبوون و بە کورد دادەنێت ئەوی تر دەرەخات ئەوی تر چەمچی بە چەمچی خیانەت بێیان بە چەمچی کە بە ئینگلیزی پێڵێن ئەذەر ئەویدی ینی دووریە خاتەوە لەبەرەوە ئەم بە شەیتانکردنی یەکدیکە بە شەیتانکردنی یەکدی زۆر خەتەرە لە ناو کۆمەلگا وردەوردە زیاتر کۆمەلگا دابەشەکات و بەرەو دواوەی ئەبات ئەوانە ئەگەر تێبگەنیان تێنەگەن و شار بن بەوەیان وشار نەبن ئەم جۆرە سیاسەتە و ئەم جۆرە بە شەیتانکردنی یەکدی کوردستان ئایندەیەکی خراپ
چاوەڕێ دەکات و ئەگەر وشیاریش بن بە مەسەلەکە کاکەجان ئەگەر بە ئاشکراش نەبی مەثەلەن دەبینی حیزبەکان بەرژەوەندیان هەیە لەگەڵ وڵاتانی دراوسێ لەوانەیە هەندێک عوزر هەندێک لە پەیوەندیەکە تێبگەن بەڵام کاکە لە ژێرەوە با حیزبەکان بەیەکەوە ئەو پەیوەندیانە لە پێناو میلەتەکەی خۆیان نیشتمانەکەی خۆیان بخۆزنەوە بەکاربێنن یعنی تۆ ئەتوانی لە ژێرەوە جۆرەك لە پەیوەندی هەبێت یەکتر تەواو بکەن کە لە نەتیجە هەمووتان هەموو حیزبەکان هەموو پێکاتەکان قازانج دەکەن بەڵام ئەگەر بەو شێوە پەرتەوازەی بە شەیتانکردنی یەکتر بڕۆین لە نەتیجە هەمویان زەرەر دەکەن. دکتۆر گیان قسەیەک ماوە بیکەیت؟ لە ڕاستیدا سپاسی ئەو دەرفەتاکەم کاک عەلی و کاک سامان هەردووکتان کە توانیمان لێرانە هەندێک دەردەشەی ئەو مەسەلەی جینۆساید بکەین و ئومێدەوارم کە هەم نخبەی سیاسی و هەم حیزبەکانی دەسەڵاتیش بەجددی ئاوڕێک لەو پرسە بدەنەوە و داهاتوێکی جیاواز لە مەسەلەی جینۆساید و لە مەسەلەی تەنانەت کارکردن لەسەر ڕزگاربووان یعنی لایەنی دروستکردنەوەی لایەنی سایکۆلۆژی ڕزگاربووانی هی بارزانیەکان بێ هیشاڵاوەکانی ئەنفال بێ هی ئێزیدیەکان بێ هەموو ئەوانە پێویستی بە لەبەرەوە هیوادارم کە کۆتاییەک بۆ ئەو سەرگەردانیە دابنجێت. زۆر سپاس. زۆر سپاس بۆ دکتۆر ئیبراهیم مەلازادە دکتۆرا لە بواری جینۆساید. سپاس بۆ کاک ئاسۆ دەوڵات کە هاوکار بوو لە بەڕێوەبردنی بەرنامەکە لە پشتی شاشەکەەوە داوای لێبوردنی ببوورە من نەمگوتە ئاسۆ گوتم سامان مەبەستم کاک ئاسۆ بوو داوای بردننی لێ. بۆ هەموو بینەرانی بەرنامەکەمان کاتێکی خۆش بۆ ئێوە. کاتێکی خۆش بۆ ئێوەش زۆر سپاس سپاتم لەگەڵ.